پووکی مرۆڤێکێکە لەو پێکهاتانەی کە لەگەڵ چوار پێکاتی تردا پێی دەوترێت شانە پاڵپشتەکانی ددان. هەموو کەسێک کە ددانەکانی لە ناودەمیاتی تجای لە مناڵانیان لە گەورە ساڵانە با کۆمەڵێک پێکهاتە ڕاگیرا لە ناودەمی مرۆڤ کە یەکەمیان بریتێ لە ئێسکی شێویلگەکە ددانەکانی تەچەقیوە، دوای ئەوە بریتێ لە ڕیشە لە ڕاگیرکەرەکان کە لە ئێسکی شێویلگەوە دەردەچن و دەچنە ناو ڕەگی ددانەوە بۆی کە ددانەکە لە جێ خۆیان ڕابگرن و لە هەمان کاتە زەبری سەردانەکە بمشنەوە. جگە لەوەش چیمەنتۆمان هەیە کە لەسەر ڕەگی ددانەکانی مرۆڤ هەیە کە ڕیشاڵە ڕاگیرکەرەکانی تێچەقەیە کە ئەم ڕیشاڵانە سەریش نەچەکەتە ناو ئێسکی شێویلگەوە سەرەکەی ترێن نەچەکەتە ناو چیمەنتۆی سەر ڕەگی ددانەوە. جگە لەوەش پووکمان هەیە کە بە شانەی چوارەمی ڕاگیرکەر دادەنرێت بۆ ددانەکان. ئەوەی کە بە چاوی ڕووتی دەبینرێت و مرۆڤ دەکرێت بیبینێت تەنها پووکە لە دەرەوە دەبیرێت، بەشەکانی تری دەکرێتە ژێر پووک و ناو ئێسقانەوە. هەموو ئەمانە جگەلەوەی کە دەرکەوتن پەمەیەکەی ڕنگ و ڕوویەکی جوانەدا بە ددانەکانی مرۆڤ و دەرکەوتنی دانەکان جوانترەکات، بەڵام دەکرێت ئاوێنەی کۆمەڵێک نەخۆشی تر بن لە لەشی مرۆڤدا و ئەگەر بەباشی ئاگامان لە پووکی خۆمان نەبێ دەکرێت مەترسی توژوونان بە کۆمەڵێک نەخۆشی تر لە لەشدا زیاد بکە. لەوانەیە پێتان سیر بێگەرکەتان بڵێم نەشوشتنی ددانەکان و بەکارنەهێنانی پەت وە سەردان نەکردنی پزیشکی ددان کار ئاسانیەکی باشە بۆ خۆتان بۆی کە مەترسی توژبوونتان بەشی بوونەوەی مێشک و لە بیرچوونەوە زیاتر بکەن. لە هامان کاتدا مەترسی توژبوونتان بە نەخۆشی شەکرا زیاد بکەن و ئەو بەڕێزانی کە نەخۆشی شەکرایان هەیە و ئاگیان لە دەمودانیان نییە دەکرێت کۆنتترۆلکردنی شەکرەکان زەحمەتتر بێ لەو بەڕێزانی کە ئاگیان لە تەندروستی دەمودانیان. جگەلەوەش ئەو بەڕێزانەی کە ئاگیان لە دەمودانیان نییە و پاکژی دەمودانیان ڕناگرن مەترسی توشبوونیان بە نەخۆشیەکانی دڵ و کۆئەندامی سوڕان زیاترە بێت. چۆن دەکرێت ئاگامان لە پووکمان بێت؟ کارەکە زۆر زۆر ئاسانە. بەزانینی هۆکاری نەخۆشکەوتنی پووکمان و ناسینەوەی نیشانەکانی نەخۆشکەوتنی پووک. بۆچی پووکی ئەمە نەخۆش دەکەوێت؟ ئەو کاتێک کە خواردنێک دەنۆشین بەکتریاکە لەسەر خواردنە دەکات و توێژاڵێکی بەکتریا دروست دەکات. ئەم توێژاڵی بەکتریایە زۆر بە ئاسانی لە ڕێگەی بەکارهێنانی فڵچە و هەویددانەوە دەکرێت لا ببرێت و خاوێن بکرێتەوە و ناوچەی نێواندانەکان بەهۆی بەکارهێنانی پەتەوە. ئەگەر بێت و ئێمە ئەمانە پاک نەکەینەوە توێژاڵی بەکتریاکە ترشێکی لێوە بەرهەم دێت و ئەم ترشە کار دەکاتە سەر پووکمان. یەکەم نیشانی نەخۆشکەوتنی پووک بریتە لە خوێن لە هاتنی پووک لە کاتی دەمودان شوشتندا. هەر کاتێک لە کاتی دەمودان شوشتندا خوێن لە پووکتان هات یەکەم نیشانەی ئەوەیە کە پێویستەکە بە زووترین کات سەردانی پزیشکێکی دانکەن کە شارەزا بێت لە بوارەکەی خۆیدا بۆی کە دڵنیا بنەوە لەوەی کە ئەو خوێن لە هاتنی پووکە سەلامەتە و بە چارەسەرەکەشی ئاسانە. جگە لەوەش دەکرێت هەندێک جار خوێن لە هاتنی پووک نیشانە بێ بۆ نەخۆشی لە بەشەکانی تری جەستەدا، چونکە لە زانستدا بە ناودەمی مرۆڤ دەوترێت ئاوێنەی لەشی مرۆڤ. خواردنەکانتان تەندروستکەن، ڕۆژی 5 پارچەی جیاواز ساڵزە و میوە بخۆن، ڕۆژی 2 جار دەمودانتان بشۆن، جارێک پەت بەکاربێنن، 6 جارێک سەردانی پزیشکی دان بکەن و لە هەموو شێوازەکانی دووکەڵکردن دوورکەونەوە وەک جگەرە، نێرگەلە، ڤەیپ، جگەری ئەلکترۆنی و هەموو شێوازەکانی تری توتن، چونکە هەموو ئەمانە دەکرێت پووکی مرۆڤ وێران بکات و وێرانبوونی پووکیش بۆنی هەناسەتان ناخۆشەکە، ئەگەری لە دەستدانی دانتان زیاترەکات و ئەگەری لە بیرچوون و نەخۆشەکانی مێشکتان زیاترەکات، ئەگەری توژبوونتان بە شەکرە زیاتر و ئەگەری توژبوونتان بە نەخۆشەکانی دڵ زیاترەکات. بیرتان بێ کە ئەم پووکە نەرمونیانە توندی ددانەکان و بەهێزی جەستەی ئێوەی ڕاگرتووە و پێویستەکە کە ئاگامان لێ بێت و بیپارێزین بەوەی کە ئاماژەمان پێدا.